بێگومان کۆندامی هەرس سەرچاوەی وزە و ڤیتامین و وەروەها ئەو کانزانەیە کە ئێمە لێوەی وەرئەگرین کاتێک کە خواردن دەخۆین. بێگومان ئەگە خواردنێکی تەندروست و باش بخۆیت کۆندامی هەرسیش وە لە شێشت تا ڕادەیەکی باش بە تەندروستی دەمێنێتەوە. بێگومان ئەگەر خواردنێکی بێسوود وەروە خواردنە خێراکان و کۆمەڵێک بابەتی ناتەندروست بخۆیت بێگومان دووچاری کێشە دەبیتەوە. زۆر جار بەهۆی ڕەفتارێکی ناتەندروستەوە ئێمە دووچاری کێشە دەبینەوە لە کۆئەندامی هەرسماندا. ئێمە گفتوگۆدا لەسەر ئەم بابەتە دەکەین بزانین ئایا باوترین نەخۆشەکانی کۆئەندامی هەرس چین وەروەها نیشانەکان چین و ئەو هۆکارانەی کە وا دەکات ئێمە دووچاری کێشەکانی کۆئەندامی هەرس ببینەوە هۆکارەکان چین بۆ ئەوی خۆمانی لێ بە دوور بگرین و تەندروستێکی باشمان هەبێت. گفتوگوی ئەم بابەتە دەکەین با میوانداری دکتۆر هێمن مەحموود پسپۆری نەشتەرگەری گشتی و قەڵەوی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاکتۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت. کاک دکتۆر پێمان بڵێ کە کۆئەندامی هەرس چ بەشێکی لەشمان دەگرێتەوە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان و سڵاو و ڕێزمان بۆ بینەران و بیسەرانی بەڕێزشەیە. تەبیعی جسمی ئینسان کە خوای گەورە دروستیکی دووە لە چەند کۆئەندامێک پێکهاتووە. کۆئەندامی هەرسە، کۆئەندامی دڵ و بۆریەکانی خوێنە مێشکە، کۆئەندامی سیەکانە گورچی لە و میزە ڕۆیە. بەڵام طبعاً هەر یەکە لەم ئەندامانە بە ئەکید گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ جسمی ئینسان. بەڵام گرنگترین و سەرەکی ترین کۆئەندام لە لەشی ئینسانە کۆئەندامی هەرسە. چونکە کۆئەندامی هەرس هەم خۆی و هەم کۆئەندامەکانی تریش وەکو چۆن ئێمە سایارەکەمان پێویستی بە بەنزینە، مۆبایلەکەمان پێویستی بە شەحنە، جسمی ئینسان پێویستی بە وزە و بە ئینەرجی و بە کالۆری هەیە. بۆ هەموو کۆئەندامەکانێکە سەرچاوی سەرەکی بەدەستهێنانی ئەم وزە و کالۆریە لە ڕێگەی خواردن و خواردنەوەیە کە ئەمەش ڕاستەخۆ پەیوەندی بە کۆئەندامی هەرسەوە هەیە. کۆئەندامی هەرس لە لێوە دەست پێ ئەکات، دواتر ناودەم، دواتر سووریان چێک مەعیدا، ڕیخۆڵە باریکە، ڕیخۆڵە ئەستورە و لە ئەخیرا بە دەرچەی کۆم و بە ڕێکە کۆتاییەت. بۆیە ئێمە ڕۆژانە خواردن ئەخۆین، خواردنەوە ئەخۆینەوە، یعنی هیچ کەسێک نییە مەگەر لە حاڵەتێکی تایبەتانە بێت بڵێ ڕۆژێکشت نەخوات یان نەخواتەوە. بۆیە ئەم خواردن و خواردنەوەنە ڕاستەخۆ کە چنە ناو کۆئەندامی هەرسەوە بە ئەکیدی ڕاستەخۆ کاریگەریان لەسەر کێشە تەندروستیەکانی ئینسان لەسەر لایەنی تەندروستی و لایەنی سەحی ئینسان هەیە. کاکتۆر ئایا نەخۆشەکانی کۆئەندامی هەرس نەخۆشیێکی باوە لە ئێستا لە ناو خەڵکدا و هۆکار چییە ئەگەر بڵین زۆرە ڕێژەکە؟ ئەسڵەن نەک بڵین باوە، زۆریش باوە. یعنی بە تایبەت ئێمە پزیشکانی نەشتەرگەر، پزیشکانی باڵپنی بە دەگمەن نیوەی ئەو نەخۆشانە ئەیبینیم پەیوەندی بە کێشەکانی کۆئەندامی هەرسەوە نەبێت لەگەڵی. تەنانەت ئەو کەسانیشی بۆ نمونە شخصێک زەختی هەیە، شەکرێ هەیە، نەخۆشە درێژخایەنەکانی هەیە، ئەمەش بەشێکی سەرەکی پەیوەندی بە خواردن و خواردنەوە کۆئەندامی هەرسەوەیە. چونکە هەموو کات پزیشک ئامۆژگاری کە چارەخوازەکەی ئەکا بۆ نەخۆشیە درێژخایەنەکان لایەنی یەکەم لایەنی پارێزی داناوە پێش عیلاج و پێش عەمەلیات و پێش هەموو شتێک، کەواتە نەک پەیوەندی بەخۆی پەیوەندی بە هەموو نەخۆشیەکانی تریشەوە هەیە. و لەبەر ئەوەی ئێمە ڕۆژانە گوتمان هیچ کەس نییە نتوانێت ڕۆژێ تا ئێوارە بەبێ خواردن بژی، بەبێ خواردنەوە بژی. بۆی ئەکید ئەم خواردن و خواردنەوەانە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر سەحەتی ئینسان هەیە و ئەم کێشە تەندروستیانی کۆم زۆر باوە. کەواتە هۆکارەکان خۆمانین یان هۆکاری تر هەیە؟ هۆکار زۆرە ناتوانین بێک، بەڵام زۆربەی هەرە زۆری کێشە تەندروستیەکانی ئینسان بەدەستی خۆیەتی پەیوەندی بۆ خواردن و خواردنەوەانەی کە ئیخوات. لە شەرع و لە علمیشا ئەم قسە هەیە، تەنان دەستی حەدیث هەیە ئەفەرمێ مەعیدە سەرچاوی خێر دەرد و سەرچاوی خۆشیە. ئەمە بۆ مانایی کە تۆ ئەگەر خواردنێکی سەحی و باش و تەندروست ئەخۆیت، خواردنەوەیکی پاک ئەخۆیت، جسم و سەحی و تەندروستە بێ. ئەگەر خواردنی پیس و خواردنی خراپ و خواردنێک کە تەندروست نەبێ ئەیخۆت، ئەو کاتێک تەسی لە جسم و لە کۆئەندامی هەرس و هەموو کۆئەندامەکانی ترەکەوە لە ڕووی علمیشەوە ئێمە قسەیەک ئەەکەین ئەڵێن ئینسان ئەو خواردنەوە یاخود ئەو لوقمە خواردنەیە ئەو پارۆ خواردنەیە کە ئیخوات. ئەمە کەواتە کاریگەریەکە ڕاستەوخۆیە، شتێک نییە بڵێ وەڵا بۆ نمونە لە ڕێگەیەکی ترەوە یا بەناڕۆ نەخێت بە ڕاستەوخۆی. یعنی چەندها کەس ئەڵێ هیچ کێشەیەک لەو دەقێ ئەو خواردنم خوارد، تووشی سکچوون بووم، تووشی قەبزی بووم، تووشی تەسەموم بووم، تووشی چیچی، چەندها کێشەیە ڕاستەوخۆ پەیوەندیان. چونکە ئەم خواردنە کە ئەڕواتە ناودەم، هەر لە لێومانەوە ڕۆشتە ناو دەممانەوە، ئەم خواردنە دەست ئەکا بە هەرسکردن. یعنی کردداری هەرسکردن تەنها لە مەعیدانە، لە ناو دەمەوە دەست پێکا، لە سوورێنچکەوە بێ، بەشێکی لە مەعیدایە، بەشێکی ئەچێتە ڕیخۆڵە باریکە، بەشێکی ئەیتە ڕیخۆڵ ئەستورە. کەواتە لە هەر مەرحەلێ لەم مەرحەلانە مشکلە دروست بێ بە ئەکیدی کێشە بۆ شخصەکە دروست بێت. دکتۆر هێمن باوترین نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس چین و ئایا بۆ ماوەیش کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکان؟ بەڵێ بۆ ماوەی کاریگەری هەیە، بەڵام خۆپارێزی و پارێزکردن
کاریگەریەکەی لە بۆ ماوەی زیاترە. یعنی شخصێک نەخۆشیی درێژخایەنی بۆ ماوەی هەیە، بۆ نەخۆشی گیرفانەکانی ڕیخۆڵەیە، بۆ نەخۆشی درێژخایەنی و کرۆنزە ئەڵسەرەتیڤە، نەخۆشی بۆ نەقورحەیە یا هەر شتێک هەیە لەگەڵی، ئەگەر بێت و عیلاج وەربگرێت، ئەگەر بێت و خواردنێکی سەحی و تەندروست بخوا، ئاگای لە کۆئەندامی هەرسی بێ، زۆر باشتر و سیحەتی باشترە لەو کەسی کە ئەم پارێزانە ناکات. بەنسبەت کێشەکانی کۆئەندامی هەرسەوە زۆرن، هەر لە ئازارەوە، هەر لە دڵەکزیەوە، هەر لە قڕقێنەوە، هەر لە غازاتەوە، هەر لە سکچوونەوە، هەر لە قەبزیەوە، هەر لە نەزیف و خوێنبەربوونی کۆئەندامی هەرسەوە، هەر لە ڕەشانەوە و ئێڵنجانەوە بیگرە، هەتاوەکو لە ئەخیرا یەکێک لە باوترین جۆرەکانی شێرپەنجە لە دنیاە شێرپەنجەی کۆئەندامی هەرسە و بە تایبەتر شێرپەنجەی مەعیدە و شێرپەنجەی کۆم و ڕێکە. یعنی لە نیشانەیەکی سادە و لە ئازارێکی سادەوە هەتاوەکو شێرپەنجە زۆر باوە لە کۆئەندامی هەرسە. باشە کاکتۆر، ئایا نەخۆشی مان هەیە کە درێژخایەن بێت؟ بەڵێ نەخۆشی درێژخایەن هەیە. یعنی بۆ نمونە ئێمە شخصمان هەیە تووشی نەخۆشی تەقەڕوحات و هەوکردنی درێژخایەنی قۆڵۆم بە پێڵەن ئەڵسەرەتیڤ کۆلایتیس، خەڵکەیە تووشی نەخۆشی کرۆنزە بێ، ئەمانە کۆمەڵە نەخۆشیەکن ئەمێنێتەوە. یعنی وەکو چۆن شخصەکە زەختی هەیە، وەکو چۆن شەکرەی هەیە، ئەم نەخۆشیانەی کە تووشی بووی بە ئاسانی لە کۆڵ نابنەوە. ئەسڵەن نەخۆشی درێژخایەنیان لەگەڵ تۆڵی عمرە ئەمێنێتەوە، بەڵام بەنسبەت عیلاجەوە تەنان خۆپارێزی و پارێزکردن باشترین عیلاجێتی، لەگەڵیشە بەکارهێنانی دەرمان و عیلاج لە کاتی پێویستە و هەنێ جاریش لەوانەیە پێویست بە نەشتەرگەری بکات. دکتۆر هێمن، کێشەکانی کۆندامی هەر بەپی تەمەن جیاوازیان هەیە، بوو منە ئەو کێشانی کە باست کرد بە گشتی دەکرێت لە کەسێکی منداڵیشدا ڕووبدات؟ ئەکرێت لە کەسێکی مناڵە ڕووبا، بەڵام زیاتر بە پلەی یەکەم ئێستا لە مجتەمع و لە وڵاتەی خۆمانە ئەگەر لە ڕووی نەخۆشیەوە هەبوونی نیش دروستبوونی نەخۆشی، ڕاستە نەخۆشی بۆ من نەخۆشی درێژخایەنەکان یا نەخۆشی شێرپەنجە بێ یا هەر هۆکاری بێ، زیاتر جاران لە کەسی بەتەمەنا هەبووە. ئێستا تەنانەت بە شێرپەنجەشەوە بیگرە، شێرپەنجەی کۆئەندامی هەرس لە گەنجی زۆرە، چونکە ئینسان کە گەنج بوو وەکو مناڵ وەکو پیر نییە، تاقەی زۆرە، ئەکتیڤیتی زۆرە، ڕۆژانە ئەگەر ڕێچوونە دەرەوەی هەیە، حەزێکی تایبەتی بۆ خواردن و خواردنەوە هەیە، چالاکە بەهۆی ئەمەوە هەموو خواردنێکە خوا، هەموو خواردنەوەک ئەخوا، یان قسەیەک غەڵە تا گەنجی بچیە خۆی بخۆ، نە بە شێوەیەکیان ئەو نەخۆشیە درێژخایەنەی کە لە دوای تەمەنی 50 ساڵیەوە بۆ دروست ئەبێ، ئەو شێرپەنجەی کە لە دوای 45 ساڵی و 50 ساڵی بۆ دروست ئەبێ، لە 80 بۆ 90 هۆکاری لایفستایل و خواردنەوەیە کە لە گەنجی ئێماگەمان لە خۆمان نەبوو. کاکتۆر، ئەگەر بینە سەر نیشانەکان، لە کاتی قسەکان تا باست لە هەندێک نیشانە کرد، بەڵام ئێمە چۆن بزانین نیشانەکان بناسینەوە پێشەم شتێ و پاشانیش چی نیشانەیەک مەترسیدارە و هێڵی سوورە؟ طبعا هەر یەکێک لەم نیشانانی کە باسمان کرد وتمان ئازارە، دڵەکزێ، ئێڵنجدانە، دڵتێکەڵاتنە، ڕەشانەوەیە، هەنجا ڕەشانەوەکە خوێنی پێوەیە، یان ئەوە تا قەبزیە، یان ئەوە تا سکچوونە کە ئەکرێت ئەم قەبزیە خوێنی پێوە بێ، پیسایەکە ئەکرێت سکچوونەکە خوێنی پێوە بێ، سکاوسانە، غازاتە، هەر نیشانێکی لەم نیشانانە نابێ ئینسان ئیهمالی بکات. ئەگەر بەردەوام بێت نابێ ئیهمالی بکات. بەتایبەتی مەسەلەی قەبزی بەردەوام، بەتایبەتی هەبوونی خوێن لە پیسا یا بەتایبەتی سکچوونێکە پیسایی لەگەڵا بێ، ئەمانە نابێ ئیهمالی بکات. ئێستا بەڕاستی سەرچاوی دەستکەوتنی زانیاری پزیشکی زۆرە، یعنی کەم لە ئێمە کەسێکمان هەیە دکتۆر نەبێ، برادەرێک، خزمێک ناسرابێک، هەر بە تەلەفۆنیە بێ، بە ئەو هەموو پەیجە پزیشکی هەیە، ئەتوانین ڕاوێژێک ئێستشاریەکی پێ بکەین، پرسێکی پێ بکەین لەگەڵی، بڕام پێم کرد زۆربەی هەرە زۆری ئەم نەخۆشیانە بە شێرپەنجەشەوە بیکرا، ئەگەر بێت و لە مەرحەلەی بیدایەتەوە چارەسەری بۆ بکرێت و ئیهمالیتیانە بکرێت، چارەسەرەکەی ئاسانە و بنەبڕ ئەکرێت. دکتۆر هێمن، کاتی خواردنی نان و ئەتر ئەو بابەتانەیە کە ئەمانەوێت بیخۆین، کاتەکەی دووری هەیە لەسەر ئەوەی کە دووچاری کێشی کۆندامی هەرس ببینەوە؟ بە ئەکیدیەوە تەسیر هەیە. ئێمە لە مجتەمەعی خۆمان هەمیشە ڕاهاتینەڵێ سێژەمە، بەڵام بەڕاستی لە ڕووی زانستیوە ئینسانێک ئەگەر ئیشێکی زۆر قورس و هەم مشەقەتی نەبێ، ئیشێکی مانوکەری نەبێ، بەردەوام لە دەرەوە بێت و ئیشێک نەبێت کە وزە و تاقەی زۆری تیا سەر بکە، بەڕاستی ئینسان جسمی ئینسانی ئەوە نیە سێژەم دانیشی ژەمی گەورە بخۆی ڕۆژانە. یعنی ئەو پەڕی دوو ژەم کافیە بۆ جسمی ئینسان. ئەگەر لە بینی ژەمە ڕئیسیەکانە برسی بوو شتێکی پێڵن سناک، یعنی سوکە ژەم، زەڵاتەیەکە شتێکی سادەی، ئەمە باشترین شتە بۆ جسمی ئینسان. بەنسبەت کاتی خواردنەکەەوە بە ئەکیدیەوە یەکێک لە خراپترین خووەکان کە لە مجتەمەعی خۆمانە زۆرە، بە تایبەتی لە گەنجیشە درەنگ خواردنی شەوانە. کۆندامی هەرز
ماسوولکە کرژبوونەوە خاوبوونەوەی خۆی هەیە تا حدێک تا تاقەیەکی دیاریکراوە توانێت هەرسکردنی هەیە توانای پاڵپەیوەنانی خواردنی هەیە ئەویش بەچی بە پلەی یەکەم جوڵە و حرەکەیە ئەوکو چۆن کۆ ئەندامی ئێسکەپەیکەرمان ئێمە هەتاوەکو بجوڵێن بە پێ ڕێبکەین یان خەڵکی ئەچێتە قاع و یاری ئەکە هەتاوەکو بجوڵێن ماسوولەکانمان چالاکە بێ بەڵام شخصێک لە جێگایە بکەوی و نەجوڵێ جسمی ئەپوکێتەوە ماسوولکی ئەپوکێتەوە کۆ ئەندامی هەرسیش بە هەمان شێوە بۆ شخصێک لە دەرەوە بێت جوڵە و حرەکەی هەبێت بە پێ ڕێکردنی هەبێت کەم خۆری دایم خۆر بێ زۆر لەوە باش لەکەدا ئەنیشەژەمێکی قورس بە درەنگانی شەو ئەخوات دوای سەعاتە نیم سەعات پاڵەکەی بەسەریە وەکو ئەڵێن خۆ جسمی ئینسان داروبەر نییە یعنی ئەم مەعیدەیە ئەم ڕیخۆڵیە 30 ساڵ 40 ساڵ تۆ بەردەوام بەم لایفستایلە خراپە خواردنەکەیت ناوی لە ئاخیرا تاوە توانای نامێنێ بێهێزە بێت تووشی قەبزیتەکە تووشی دڵەکزیێتەکە سەرچاوی سەرەکی کێشەکانی کۆندامی هەست لەمەوە دروستە بێت تۆژەمی قورسە خۆی نانجوڵەی پاڵەکەی بەسەریا درنگانی شەوە بەدهەرسی بە هەموو نیشانەکانیەوە بە شخصەکە بەکیدی دروستە بێت. کاکتۆر بگومان جۆری نەخۆشەکانی کۆندامی هەرس ئەگۆڕێ بەڵام گرنگە بزانین ئایا هیچ پشکنینێک هەیە ئێوە کە بۆ نەخۆشەکانی نووسن ئەگەر هاتو نیشانەیەک دەرکەوتیانە یەکەم پشکنین ئەوەیە کە شخصەکە خۆی ئیستشاری بکە نیشانەکانی بڵێ بە دکتۆرەکە بۆ نمونە دڵەکزێت هەیە ئەو کاتە دکتۆرەکە شتەکەی پێڵەن هیستری و ئەگزامینیشن لێ پرسیە لەکەیە وای چی خوارد و ئەم فترەیە شێوازی لایفستایل و کابرا بۆ جگەرە کێشێکی فەزیح بە ئەکیدین پێشانی بۆ دروستە بێ کابرا بە فازحی کحولە خواتەوە بە ئەکیدی ئەمانی بۆ دروستە بێ یەکەم شت ڕاوێشکردنە بە پزیشک ئەو کاتە پزیشکەکە بۆ دیاریەکە لەوانەیە هەنێجار پێویست بە سۆنەر بکات لەوانەیە هەنێجار پێویست بە نازۆر بکات چ نازۆری مەعیدە بێت چ نازۆری قۆڵۆم بێت لەوانەیە هەنێجار پێویست بە هەنێ فەحسی خوێن بکات یان هەنێ فەحس تایبەت بە بەکتریای مەعیدە بکات هەنێجار لەوانەیە تەنانەت پێویست بە ئەشعەی تەنووری بکات لەوانەیە پێویست بە هەنێ ئەشتی دیاریکراوە کە ئەو کاتە پزیشکەکە دیاری ئەکات بە پێی نیشانەکان بە پێی تەمەنەکە بە پێی حاڵەتەکەی ئایا توندەچی پێویستەکە بەڵام مهمترین شت 2 پۆینتە یەکەم ئینسان خواردنێکی سەحی بخوات و ئاگای لە تەندروستی بێ بزانێت چی ئەخوا دووەم هەر کاتێک کێشەی تەندروستی بۆ دروست بوو ڕاوێژ بە پزیشک بکات. باشە کاکتۆر هەنێجار لە کۆمەلگای ئێمە باوە کەسێک کە بۆ نەگرفتێکی هەیە هەر لە خۆڵە من هەست بە شتێکەکەم لە مایدەما لە کۆندامی هەرزمە ئەڵێ با بچم نازۆڕێ بکەم ئەم ڕێگایانە دروستەکە ئێمە لە خۆمانەوە هەندێک ڕێکار ئەنجام بدەین بەبێەوەی کە ڕاوێژێکی ورد لە کەسانی پسپۆڕ وەربگرین خۆی ئێمە بەنسبەت فحوساتەوە شتێکمان پێڵە ئینڤیسیڤ پرۆس ئینڤیسیڤ یعنی تۆ لە مەرحەلەیەکا بێ هەتا پێویست نەبێت نەیکی باشە شخصێک ڕاستە خۆ بە ئازارێکی بچوو بڵێ یەکسەر نازۆر ئەەکەم ئەمە لە ڕێ مەقبول نییە تۆ باشترە سەردانی پزیشکێکی پسپۆڕی ئەو بەشە هەبێ بۆ من پسپۆڕی ناشتەرگەریم بەڕاستی ناتوانم تەوزیح بەم لەسەر زەخت و شەکرە و ڕەبە و کۆمەڵێک شت یعنی بێ شتێک بێت تایبەت بێ بەخۆب ئەمە مهمە چونکە خەڵکیش هەنێجار ئەمان دروست ئەبێت بۆنە پرسیار لەوە چێ هەر لە شخصێکە کە پسپۆڕەکەی ئەوەی ئەڵێ پرسیاری دکتۆریشم کردووە یەکەم پۆینتە بێت تۆ پرس بە پزیشکێکی پسپۆڕکە کە پسپۆڕی خۆی بێت بۆ قەراربا دوو شتەکان بە مەرحەلە تەنان منیش کە پسپۆڕێکم نەخۆشێکیە بۆلام ئەڵێ ئازاری مەعیدەم هەیە یەکەم دقە لەگەڵ ئەوەیە یەکسەر ناڵە نازۆر نە پرسیاری لەکەم احتیمالە هەر بە فەحسێکی خوێن احتیمالە بە سۆنەرێک احتیمالە بە فەحسێکی کلینیکی و سەریری دەستی خۆم هەست بە ئەو کاتە دیاریکردنی ئەوەی کە تۆ خۆت چیت ئەوێ بەڕاستی لە ڕێ عیلمیەوە باش نییە باشترە لەگەڵ پزیشکە پسپۆڕەکە ڕاوێش بکەیت و هەموو شتەکانی خۆتی پێ بڵێیت و ئەویش بە جوانی گوێت بۆ بکرێت و پرسیارەکانی خۆی بکات لە ئەخیرە بە ئیتیفاقی هەردوو لاتان ئەنجاشت پێ چکە مەسلەی عیلاج و مەسلەی چارەسەر بەشێکی پەیوەندی بە نەخۆش و ڕێی نەخۆشەوە هەیە من تەنان نەخۆشیش بێتە لام ئەڵێم من وام پێ باشە بیکی باشترە ئینا قەت نەخۆش فەرز ناکەمەوەی ئەو شتە بکە وەکو چۆن نەخۆشیش نابێ من فەرز بکە کەچی بۆ بکەم ڕاست باشە دکتۆر لایانی دەروی تا چنێک کاریگەری لەسەر کۆندامی هەرسمان هەیە لە تۆ با قسەیەکەکەین ئەڵێن کۆندامی هەر سوڕی خۆڵەکان مێشکی دووەمە یعنی چی لە مێشکی یەکەم لە ناو کاسەی سەرا هەبێ ڕاستەخۆ کاریگەری بەمە هەبێ بە تایبەتی کێشەی کرژبوونی قۆڵۆن و هەوکردنی قۆڵۆن و عەسەبی قۆڵۆن ئەوانە پێڵن IBS ئینفلاماتۆری باول سیندرۆم بە ئەکیدی وە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کۆندامی هەرسەی ئارۆڵە. باش کاکتۆر شتێکی تریش هەیە ئەڵە خۆناسینە ینی هەندێک کەس هەیە ئەڵێ من ئەزانم بەچی خواردنێت تێکەچم ئەزانم چ کاتێ نام بخۆم خراپە بۆم ینی تا چرێک گرنگە ئێمە گەدەی خۆمان بناسین بۆ ئەمە کاریگەری هەبێ لەسەر کۆندامی هەرسمان بەگشت زۆر مهمە بە تایبەتی ئەو مەسەلەی نەخۆشی
کرژبوونی قەسەبی قۆڵۆن زۆر کەس ئەیبڵێ قۆڵۆنەکەم بەرز بووتەوە یان بۆ نمونە ئەسکە غازات ئیسکم هەیە زۆر جار زۆر لە فحوساتەکانی بۆ ئەوکەی نەخۆشی نییە یعنی ئەمە پەیوەندی بە نیشانەیە نەک نەخۆشی نیشانەکەش ڕاستەخۆ پەیوەندی من هەمیشە بە نەخۆشەکە لەڵام خۆ دکتۆری خۆ بە کە ئەکید بوومەوە کە ئەمە نەخۆشی نییە بۆ نمونە کێشەی شەرپەنجەی نییە بۆ نمونە کێشەی گرێی ڕیخۆڵەکانی نییە کێشەی هەوکردنی توندی ڕیخۆڵەکانی نییە کۆمەڵی پارێزی پێ ئەڵان لەگەڵ ئەوەشە خۆت من نەخۆشە بۆ تی دکتۆر من بە سەوزە غازاتم بە دروست یوتمە مەیخۆ نەخۆشەی ئەڵن بە بەهارات بۆم دروستێ ڕاستە ئێمە کۆمەڵک شتی عام هەیە بۆ ئەو کەسانی کەوا کێشەی قۆڵۆنیان هەیە خواردنی فاسفود خواردنە خێراکان خواردنی معلبات خواردنی بەقولات فاسۆلیا و نۆک و نیسکمان ناڕەحەتە بەڵام بڕۆکە نەخۆشەیە بە سەوزە ناڕەحەتە بێ نەخۆشەیە بۆ منە هەنێ میوەی دیاری کراوەڵە ئەی خۆم پێی ناڕەحەتە ئەمە دەلالەت لەوە ئەکا ئینسان ئەبێ خۆی بناسیە بزانێت بە چی خراپە ژیان خۆشە خواردنیش خۆشە بەڵام سەحەت و تەندروستی خۆ لە سەروی هەموو شتێکەوەیە مهم نیە ئینسان چەنەژی مهمە ئەو تەمەنە ئەژی بە سەحەتەوەش یعنی بە هەمومان ئاوا سەیری ژیان و سەیری خواردنی دکتۆر هێمن یەکێک لە بابەتانەی کە لە ئێستادا زۆر باوە خواردنە خێراکان خواردنە خێراکان چ کاریگەریەکی خراپ لەسەر و ئەندامی هەرز دروست ئەکات زۆر دروستی ئەکات و پەیوەندەکەش ئەستان ڕاستە خۆیە لە ئێستا وڵاتەی خۆمان ئەلحەمدوللا ئەگەر لە کۆمەڵێک لایەنی کەوە لە ژیان و مقارنەتەن بە غەرب و بەرین دوکەین لە ڕووی مەسەلەی خواردن و خواردنەوە وڵاتێک ئەلحەمدوللا فراوانمان هەیە هەموو خواردن و خواردنەوەی دەسەکەوێت خواردن بە ئاسانی دەسەکەوێت یا لەگەڵ ئەوە شابەت تایبەتی ئەم شاری خۆمان سلێمانی بە خۆشخۆری و بە خواردنی خۆش بەناوبانگی من لەوچێ بە حکمی دەوام و ئیشەکەم زۆر شاری عێراق و دەڕی عێراقیش کە ڕابێتم هەمیشە ئەڵێم هیچ شوێنێک و سلێمانی خواردنی خۆش نییە کاتە شاتیە ئارە وەڵام ناڵێم هەر نەک لە بڵێ خارجی عێراق لە داخلی عێراقش لە مووسڵەوە لە هەولێرەوە لە بەغاوە لە جنوب بۆ زۆر شارەکان بۆی خوێندن و دیراسەوە گەڕاوم بەڵام هیچ شوێنێک و سلێمانی خواردنی خۆش نییە بە تایبەتی شەوانە ڕۆتە دەرەوە ماشەڵا لە سەهۆڵەکە هەموو خواردنەدا ئەو تۆ زەرریشی لیان کاک دکتۆر بۆ زۆر زەرریشی لە ئەگەر ئاگا لە خۆ نەبێت لەگەڵی منسبەت خواردن خێراکان بەناوی خۆیەتی خواردنی خێرا نەک بەو مانایە بە خێرایی ئەی خۆیت تەمان ئەوە شەر کاریگەری هەیە لەگەڵی لە بڕێکی کەمی خواردنە بڕێکی زۆر کیلۆ کالۆریە ئێمە دائما هەمیشە شتێکمانی بۆ قیاسات پێڵێن کیلۆ کالۆری شخصێک بۆ ئەوی بە تەندروست بژی بۆ ئەوی قەڵەو نەبێت تووشی کێشە نەبێ پیاوێک ڕۆژانە لانی کەم 3 بۆ 4000 کیلۆ کالۆری ئەبێت بەڵام ئافرەتی کیلۆچە نزیکی 2500 بۆ 3000 کیلۆ کالۆری ئەمە لە خواردنایە کابرا ئەچێت بەرگریەک خوارد پڕێت لە چیز بەرگری شعری پەنیری پیاوەی ئەو هەموو خواردنە بەدل لەوەی نازانێت پاک حازر کراوە پیس حازر کراوە شێوازی تەحزیرەکەی چۆنە لەم بەرگرا لەوە 600 هەنانە هەنێکیشانێ سەروی 1000 کیلۆ کالۆری تەنها بە یەک لەفە شخصەکە ئەیخوا ئەو لە خیاڵی خۆیان بڕۆ لەفەیەکم خواردەوە بەڵام ئەم لەفەیە لەوە چێ بەقەدەر 2 ژەمی گەورە کیلۆ کالۆری وەرگرت بێت پێتۆ لە ماوەیەکی کەمە ئەم لەفەیە زۆر قەت ئینسانی لە 5 دقیقە زیاتر ناخێت لە 5 دقیقە ئەم خواردنە ئەخۆیت لە ماوەی کەمە بڕێکی زۆر زەختەکە ئێستا مەعیدە و سەڕی خۆڵەکانی ئەکید ئازارەوە دروستە بێ ئەکید دڵەکزیەوە دروستە بێ ئەکید بۆ نمونە لەوانە تووشی تەسەمم بۆ بکات تووشی قەبزی بکات کێشەوە دروستە بێ لە ئەخیری شاتۆ لە ماوەیەکی کەمە بڕێکی زۆر کیلۆ کالۆری وەرگرتووە کە ئەمش سەرچاوەیە بۆچی بۆ قەڵەوبوون و زیادبوونی کێش لە ئەخیرە یعنی تەسیرەکەی هەر لەو کاتیانە ڕاستە لەو کاتیان لەوە چێ لە ماوەی 24 ساعاتێکەمان کێشەوە دروست بێ بەڵام لە ئەخیری شانت مەودە تەسیرە درێژ خایەنەکەی چییە زیادبوونی کێش و قەڵەوی جامەگەر کەسێک بەردەوام ڕۆژانەش بیخوازیدی ڕاستە لەو چێم خواردنانە خۆشین بەخۆشمەوە ئەوە نیە بەڵام قەت نایخۆم بەڵام تۆ مانگی جارێ بیخۆی بۆ نمونە 3 هەفتە 2 هەفتە جاری ئەو پەڕی جار بەس تۆ ئەمە ئیشی ڕۆژانە بێ و ئیشی ژەمەکانیشە بێ خەڵکی هەموو ژەمی ئەیخوا نەکەم ڕۆژیش باکیدی تەسیری کاکتۆر گرنگترین ئەو ڕێنمایی و خۆپارێزیانە چیە کە بیتی بە بینەران و بیسەرانمان بۆ ئەوەی کە دوور بوون لە نەخۆشیەکانی کۆندامی هەرس و گەدە و بەگشتی کۆندامی هەرسیان بپارێزن جاری کێش ئێڵێمەوە خواردن ژیان خۆشە بەڵام تەندروستی لەوە تەندروستی خۆت لە خواردنەکە مهمترە ئینسان 50 ساڵش بژی بە سیحەتەوە بژی لەوە باشترە 80 ساڵ بژی بە نەخۆشی بە دەردەوە زۆربەی هەرە زۆری کێشەکانی کۆئەندامی هەرس لە 180 بۆ 90 ڕاستەوخۆ پەیوەندی بە لایفستایل و ژیانی ڕۆژانەی خۆمانەوە هەیە خواردنە خێراکان خواردنە چەورەکان ئەو خواردنانەی کە شیرین و کاربۆهیدراتیان هەیە خواردنی فاستفود ئەمانە بڕێکی کەم نەک ڕۆژانە بڕێکی کەم بخورێت تا حدێک بۆ شخصێک جوڵە و حرەکەی هەبێت و وزەی سوزەکە سەرفکە باشە بەڵام شخصێک ڕۆژانە خوی ڕۆژانەی بێ خوی ژەمەکانی بێ کاریگەری خراپی هەیە ئینسان چی ئەخوات
ئەوەیە خواردنی تەندروست و سەحی بخۆین خەوی باشمان هەبێ خەوی ڕێکمان هەبێ جوڵە و حرەکە ئەگەر مەجاڵی قاع و وەرزشمانی لانی کەم بە پێڕێکردنمان هەبێت کەم خۆری دایم خۆر بین ئەکی ئینسان سەحەتی باش ئەبێت و تەنان ئەگەر مەترسی نەخۆشی درێژخایەنیشی هەبێت نەخۆشی درێژخایەنەکانی کۆنتترۆڵە بێت و ئەو کاریگەری گەورەی لەسەر دانانێت وەکو شخصە کە خۆی ناپارێزێت بۆیە ئاگامان لە خواردن و خواردنەوەمان بێت ئاگامان لە نەوعەتی خواردنەکانمان بێت لە خواردنە کوالیتی مهمە نە کوانتیتی واتە بزانین چی ئەخۆی نەک چەند ئەخۆی کابرا نەستەلەیەک بخوا ئەم نەستەلەیە بەقەدەر دوو قاپ شلە و دوو قاپ زەڵاتە زەرری لێە نەستەلەیە بخۆی بۆی تەعویزی کەوێلانی کەم پێویستە بە 2-3 سەعات وەرزشکردن و جۆڵە و حرەکەیە بۆیە چی ئەخۆین ئەوەین ئاگامان لە خواردن و خواردنەوە و کاتی خواردن و خواردنەوە و لایف ستایلمان بێ ژیانمان تەندروستە بێ وانە بێت خراپە بێت دەستخۆش بە دکتۆر سپاس بۆ دکتۆر هێمن محمود پسپۆری نەشتەرگەری گشتی و قەڵەوەی کە لەم تۆرە لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکانت بە هیواوی کە هەمووان سوودیان لە بابەتەکە بینی و دڵنیام کۆمەڵەکشتی گرنگمان باس کرد لەمە و سپاس بۆ برادرانی حاضرکەری ئەم بەرنامە و بە هیوای سوودی مەحمود.